چاوشی جاوەرە سەرە چیاتۆ بۆلام ئای کەناڵی پایتەخت میدیا گەشتۆ دەکانی سپیکە هاتووە بۆ هەلوەکەکانی سپیکاوە زانم چی ڕوویاوە ئابووری هەموو کانی سپیکەوەواری شار و هەموو جیان تێگەیەم نەلەنگەوە گران بۆ لای من بازار هەروە خۆیەتی هەر بە ئارزانی فێرم و بارزانی شتەفرۆشم هەلو براکەم هاتوومەتەوە لە دوکانم بۆرە لە خزمەتان برا گەورەکەم دوکانی خۆتە قۆر و مانگ و وەسێرە هەرسان باسارە ئێرە بە باران و بەتەرسە من و چاوشێنی کامێرەوە ورێمان بەرسە ناوم سەروەر ئارام قادرە ناسراوم بەساری دوکانی میوەم هەیە لە کانیسوکێت جیهانی میوەیەکی گەورەم داناوە لەخوای گەورە بە زیابێ 8 ساڵە خەریکیم کار و کەسابەتەی خۆم و دوو برایترم لەگەڵ چاوشینە ساعتە شتیبیانی دوکانمان کراوە تا 12 شەو لە خزمەت مشتریەکانمانین کاتژمێر 5 و نیو ئێمە لە ئەلوین بۆی میوەی تایبەت و دەرەجەیەک بێنین بۆ دوکانەکەمان شتی تایبەت بێنین بۆی بانیانیش زوو گەڕێنەوە لە خزمەت خەڵکا بین شتی شاز و دەرەجەیەک و دەگمە لای کێیە لای پیاوەڵتونیەکە خۆر و مانگ و وەسێرە هەرسان باسارێرە خەیاری دەرەجەیەک دوان بە ئاسەری نار دووچی لە خەیار بە ئاسەرە خەیار وەردەگرە بە قوربانە بم میوە هەرچی هەبێت لە ئەلوایە لە دوکانەکەی ئێمە هەیە میوە جیاوازەکان دراگۆن هەموو شتێکمان هەیە بلوبێری ئەنوا وەشکاڵ میوەمان هەیە خەڵک لە شوێنی زۆر دوورۆ سەردانمانەکە یە بۆ بینینی خۆمان سەیری شتەکانەکەن میوەمان لێکڕن بە تایبەتی خەڵکی شارباژێر لە شارباژێری خۆشەویستەوە زۆر سەردانمانەکەن ئاها چیم بۆیە ناوی شودی ڕقەم یەک هەی ماشەڵڵا ڕقەم یەک و دەرەجەیەک و دەگمەن لە جیانی میوەی مامەسایی وەڵڵا من ناسراوم بە کوڕاڵتونیەکە و بە پێکەنینەکەم مەشهورم خۆر و مانگ و وەستێرە هەرزان بازاڕ ئێرە بە باران و بە تەرزە من و چاوشینی کامێراوان ورەمان بەرزە ئەوە نەمووی دروشتی خۆمانە خوایە بەخێر بێیت باز مامەوە دەرەجەیەکە دەمێت کاردۆن ڕقەم یەک ئەم ئیشە خۆمان لەخوای گەورە بە زیابێ 8 ساڵە لەم دوکانەیەن و شوێنمان لێرەیە خۆمان دەستمان کردۆ بم کار و کەسابەتەوە حەزێکی زۆرمان لەسەرم ئیش و کار و کەسابەتی خۆمانە هیچ ئیش و کارێکی تر ناکەین خەڵک لە بازیانەوە هاتووە شتیشی لێکردین و هاتووە سەردانیشی کردوین لە هەولێرەوە کابرا خەڵکی هەولێر بۆ هاتووە سەردانی سلێمانی کردووە هاتووە بۆ بینینی ئێمە هاتووە شتیشی لێکڕین مشتریەکان هەر یەکە و یادگاریەکی تایبەتی خۆیان هەیە لەگەڵمانە مشتری زۆر تایبەتیە بۆ لامان مشتریەکانمان زۆر بەڕێزن زۆر خۆشیان نەوێن ئێمەش زۆر ڕێز لە مشتریەکانمانەگرین لە خزمەت مشتریەکانمانین ئەمە گوێزی هیندیە بە فرێشی بەڵام ئێمە ناومان ناوە قومبەلە ئای ماشەڵڵا لەم گوێزە هیندیە نەو خواردۆ نازانی چەند بەتامە وەرە بۆ جیانی میوەی مامەساری تاقیکەرەوە بزانە چیم بۆیە ناوین شتی